بیرۆکەی کۆکردنەوەی ئەم کامێرانە هەل لە سەرەتاوە من پێشەوەی کە بێمە ناو بواری تەسلیحاتی کامێرەوە عاشقەکەم هەر بۆ کامێرە هەبوو لە ماڵ و کامێرە مەبوو هەر ئەم هۆکارێش بوو بووە بیرۆکەیەک لای من کە بێنم ئەو کامێرە کۆنانە ئەرشیف بکەم وردە وردە ئەس سەرەتاوە بە قورس مەزانی مەجموعەیەکی زۆرم بەخشی زۆر هەستێکی جیاوازم هەیە هاتووەتە دنیایەکی ترەوە کە تا ئێستا من ئالەم جۆرە پێشانگایانم نەبینیوە بە هەموو تەمەنی خۆم دەستخۆشیم هەیە بۆ ڤیم کە هەمیشە کارەکانی جیاوازن کارەکانی خزمەت بە هونەرەکەم خزمەت بە مرۆڤایەتیەکەمەوە سەرەتا من دەستخۆشی ئەم پێشەنگایەکەم لە ڤیم بەڕاستی یەکێکە لە جوانترین ئەو پێشەنگانانەی کە من لە تەمەنی خۆمە کە 23 ساڵە فۆتۆگرافەرم بینی بێتم یەکێکە لەو پێشەنگانەی کە من بەڕاستی منی ئارام کردەوە منی گەڕانەوە بۆ سەردەمی فیلم و نەرگەتیڤ بەڕاستی ئەم جۆرە پێشەنگانە زۆر گرنگە بۆ فۆتۆگرافەران بۆ ئارەزومەندانی فۆتۆ دوای ساڵەکانی ئەمەوە پێنج کاتمە ناو بواری کامێرەوە ڕۆژێکیان چۆمە دوکانەکەی کاک جەزای ڕەحمەتی لایەتێکی شەحنم پێ بۆ سەلایەتە شەحنەکان زۆر گران بوون کەسی چاکی نەکرد زۆر حەساس بوو من چاکمەکردم بەشی لایتەکەی دەوتی ساڵێک تۆ کە ئەم لایتە ئەو بەشە چاکی ڕێک بەشی فلاشی کامێرەیە بە سەراحەت مەجموعی کامێرەیەمی هەر ئەو کاتە لەم خەبایە کەوتی ساڵ ئەمانەی خۆ من چابوون چانەبن بیان خەوخۆڵەکەەوە بەڵام مەجموعی کامێ باقلەوشەوە هەژدەم چاکرد لە 28 دانە دیدانێ بوو هەشوێتی لێ بەیانێتەوە ئەتی هەر یەکسەر دوکانەگەڵسا لە مێزوشتەکەی چۆ کرهای بە من وتی ساڵ ئالێرە تۆش ئیشەکەی تۆ هینی ئەسێکی هونەری و تەسلیحاتی زۆر گەورەتەیە هەزاران جار دەستخۆشی بۆ ڤیم فاوندیشن کە توانیویانە ئەم پێشەنگایە بکەنەوە کە دەیان و سەدان یادگاری ئەو کامێرانەی تایە کە وێنەکانی ئەم نیشتیمانیان چرکاندووە بە تایبەتی لە سلێمانی و دەوروبەری و توانیویانە نمونەیەکی نایاب و تایبەت و زۆر ناوازە پێشکەش بە چاو و حزر و بینینی هەمومان بکەن. ئەم پێشانگایی کە ڤیم کردوێتەوە بۆ بەڕێزێک لە شاری سلێمانی بەناوی وەسەڵ ساڵح هەنگاوێکی زۆر تایبەتە بە هەنگاوێکی زۆر تایبەتی هەڵەسەنجێنم چونکە ئەم بابەتە ساڵانێکی زۆرە پشتگوێ خراوە و گرنگی پێنەدراوە و بەرچاوڕوونیەکمان نەبوو ئێمە لەوەی کە مێژوویەکی تایبەتی فۆتۆگرافیمان هەیە لەناو کوردستان و لەناو عێراقیشە و ئەو کەسانەی کە لەناو ئەم بوارانە بوون هیچیان بەسەر نەکراونەتەوە بەداخ و پەژارێکی زۆرەوە بەڵام ڤیم لە ڕێگەی پێشانگایەکی زۆر بەهێزەوە لە ڕێگەی دیزاینێکی زۆر ناوازەوە لە ڕێگەی ڕەخسنێکی زۆر تایبەتەوە ئەم کارێ پێی پیشاناین و زۆر سپاسیانەکەین. ئیرۆکەی کردنەوەی پێشەنگا پێشتر زۆر کەس اختراحیان بۆ کردن بەس هەرفەت هەبووە یا بۆم نەگونجاوە بەبەوەی ئیش و هەرقاڵی ژیانەوە ئاخر جارکە ئەو پێشنیاریان نامێ ئەو مەجموعە هاوڕێ باشەی ئامەزراوەی ڤیم کە لێرە زۆر سوپاسیانەکەم هیلاکبوون و ئەرشێکی زۆریان کێشاوە لەگەڵنا ئامادەکاری بۆ پێشەنگاکەم من بە تەمار بووم کاتێکی زۆر خیانێ بەس تقریبان باقڵ تریکی مانگێکی خیان دەستخۆشی بۆ کاک ساڵح کە توانیوێتی لە ماوەی کارکردنی ئەم چەند ساڵەدا بتوانێت ئەم هەموو جۆرە کامێرایە لە لای خۆی بمێنێتەوانێ و ئێستا لە پێشانگایەکی وادا کە بە هاوکاری دامەزراوەی ڤیم فاوندیشن پیشانی خەڵکی بداتەوە کە لەم شارەدا ئەم هەموو جۆرە کامێرەیە بەکار هاتووە. کارێکی یەکجار جوانە بەلای منەوە ڕەنگ بێ بڵێم وەک ئەوە وایە کە خۆم بەناو یادەوەریەکانی خۆما بڕۆمەوە چونکە بەشێک لەو کامێرانەی کە دانراوە من هەندێکی کەمیانم بەکارهێناوە ڕەنگە لەناو ئەو 1000 کامێرەیە من شانسی ئەوەمە بوو بێ تەنیا 3 تا 4 کامێرەیان بەکاربێنم بەڵام کاتێکە کامێرەکانی خۆم لەناو کامێرەکانی ترابینیەوە بەڕاستی یادەوەریەکانم هەمووی زیینەوە بووە. ئەم جۆرە پێشانگانە زۆر زەرورە بۆ برا فۆتۆگرافیەکانمان هەتا بزان مەرحەلەکانی کامێرە چۆن هاتووە مەرحەلەی فۆتۆگرافی
لە کۆن و هەتاکو ئێستا چۆنچۆنی هاتووە کامێرەکانمان لە پێشەنگەک هەیە مۆدلی زۆر کۆنیتیایە دامانە کامێرەی ساڵی 1986 دروستکراوی ئەڵمانیایە ئیشی ئەسا.